دوای کۆتایی هاتنی داتابەیسی سەرژمێری گشتی دانیشتوانی عێراق لە گشت پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان ئەنجامە سەرەتاییەکانی ئەم دەستکەوتە نیشتیمانیە گەورەیە ڕادەگەیەنین. دانیشتوانی هەرێمی کوردستان 6,370,668 کەسە بە خەڵکی خۆجێیی و بیانی. هێشتا داتابەیسی سەتاچاری خێزانی هەرێمی کوردستان لە سیستمەکە دانەبەزیوە. لەوە تاکید دەکەینەوە کە ئەوانە ئەنجامی بەراین. ڕێژەی شارنشین لە هەرێمی کوردستان لە 184، ڕێژەی گوندنشین لە هەرێمی کوردستان 116. ژمارەی خێزانەکان لە هەرێمی کوردستان گەیشتۆتە 1,379,163 خێزان. تێکڕای قەبارەی خێزان لە هەرێمی کوردستان دەکاتە 4.6 کەس. لە کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان ژمارەی پیاوان 3,200,506 کەسە و ئافرەتان و ژنان ژمارەیان 3,170,162 کەسە. بەم پێیە ڕێژەی پیاوان لە هەرێمی کوردستان 150.24 پێک دێنن، ڕێژەی ژنان و ئافرەتان 149.76 پێک دێنێت. ڕێژەی ئەو خێزانانەی کە ئافرەت سەرۆکی خێزانە 111.86 و ئەوانەی کە پیا و سەرۆکی خێزانە بریتیە لە 188.4. دابەشبوونی ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان بەسەر گروپە سەرەکیەکانی تەمەن بەم شێوەیە: دانیشتوانی ژێر تەمەنی کارکردن کەمتر لە 15 ساڵ 131.9 پێک دێنێت. دانیشتوانی تەمەنی کارکردن 163.7 پێک دێنێت. یعنی ئەوانەی دانیشتوانی هەرێمی کوردستان کە لە تەمەنی کارکردنن لە نێوان 15 ساڵ لە بۆ 64 ساڵ 163.7 پێک دێنێت. دانیشتوانی سەروی تەمەنی کارکردن سەروی 65 ساڵ 104.4 پێک دێنێت. ئەو داتایانە پێمان دەرێت کە دانیشتوانی هەرێمی کوردستان بە دانیشتوانێکی گەنج دادەنرێتن.